جا سڵاوی خی گەورەتان لەبێ بەڕێزان ئازیزان خۆشەویستان فێرخوازانی ئەدۆ پریمێر خۆگر خۆشنا و زۆر خۆشحاڵ و بە کەیف و بە بەزمە لە خزمەت ئێوەی بەڕێزدایە بە هەبوونی ئێوە لەگەڵ ئێمە لەگەڵ ئێوە دڵخۆشیەکی زۆر لەم ناوە بە هەموو لایەکمان دەگا و بە تایبەت بە من دەگاتن بەڕێزان خۆشەویستان هەناسەیەکی قوڵ هەڵمژن ئێستا ئێوە لەگەڵ ئێمەدان لە یەکێک لە بەرزترین و چاکترین بەرنمەکانی بواری مونتاژ و گرافیک ئەویش مامۆستا ئەدۆ پریمێرە فەندیمان لە بەردەستە تا ئێستا قۆناغی زۆر باشمان بڕیوە و ئینشاءالله وچی برێ زۆرمان بڕیوە و کەممان ماوە جا بەڕێزان سەرەتای هەموو کارێکی زەخم سەرەتای هەموو پرۆژەیەکی گەورە ئیمان بوونە بە خودی خۆت یعنی باوەڕێکی قوڵ بە خودی خۆت هەبێ کە تۆ دەتوانی شتی گەورە ئەنجام دێ ئەگەر ئەتۆ باوەڕت بە خودی خۆت نەبێتم هەموو دنیا کۆ ببێتەوە بۆ ئەوەی باوەڕ بە تۆ بێنن کە ئەم شتە باشە بێگومان هەر سەر ناگرێت و هەر بێ ئەنجام دەبێتن لە کۆتاییدا سەری لە پەشەل دەردەنی بۆیە پێش هەموو شتێک باوەڕت بە خۆت بی ئەدۆ پریمێر زەڵاتەی کوڕی زەڵاتەیە تۆ لە تواناتدا هەیە بەرنامەی زۆر گەورەتر لە ئەدۆ پریمێر فێربی و هەروەها شاکاری پێ بەرهەم بێنین بەڕێزان ئەمڕۆ باسی ریپلیس و جێگۆرچێ و کۆمەڵە گۆردەکاری تر دەکەین چۆن کلیپێک بە کلیپێک بگۆڕینەوە بەبێ ئەوەی دەستکاری تایمەکەی بکەین جا ئازیزان خۆشەویستان لە ساڵی 2007 بوو والله ئەعلەم کوڕێکمان لەگەڵ بوو لە کۆمپانیای هونەری ڕەنگار ئەو کاتی لە وێندەرێ ئیشی چم دەکرد خوددایە ئیشی دیزاینم دەکرد و فیلمی ژێرن و سوانە شەندێک سەروبەرم لەگەری هەبوو خەریک بووین جا ئەو کوڕا گەنج بوو تازە پێرادەگەی سەفی شەشی عەدادیە بوو بەڵام حەز و ئاواتێکی زۆری تێدا هەبوو یعنی بەڕاستی من بزانانی ئەو کوڕە و قابلتە زۆری تێدا چکە چاچی بوو یعنی هەموو پیشەیەک ڕێز و احترامی خۆیە بەس قەزدم ئەو ئیشی چاچی بوو ئیشی گرافیک نەبوو بەس کاتێک کە ئێمە خەریکی برن مونتاژ و بەرنامزە گرافیکان بووین لە پاڵ ئەوەی کە چاچی دەینا 5 دقیقە شتەمەشای دەستی دەکردین یعنی لە چاوەکانی دەخینداوە کە ئەو کوڕە حەز و ئاواتێک و خولیایەکی یە بۆ کاری مونتاژ هەر لە مێشتی خۆی ئەوەی نەبڕانتەوە کە هەتایە بەس چاچی بتن نا قۆناغمەندی لە ژیانی خۆدانە چاچی یەکێکە لە پایەکانی سەرکەوتنی بەرەو قۆناغیەکی بەرزتر لە ژیان تێدەگەن جا ئەو بەڕێزەر جارێک کە داهاتە لای ئێمە دەمێک دەماوە دواوی لە سەبر پرسیاری دەکرد یعنی حەسمان دەکرد ڕۆژ بەڕۆژ ئەو کوڕا حەز و خولیای بۆ کاری گرافیک زیاد دەبێتن دوای پێتان دەرێم کە چی لێ هات ئەو بەڕێزە ناوەکەی نارێم ئەگەنا ئێستا هەمووتان ڕەنگە بیناسن ئێستا لە یەکێک لە کەناڵە گەورەکانی فەزای کوردی کار دەکاتن بەڕێزان خۆشەویستان ئێستا ئێمە ئەگەر بمانەوێ برین ئەلێرە بڕینێک ئەنجام بدەین ئەلێرە ئەوەی کەتکەین دادەگرین ڕازۆری دادەگرین لە سەرکی بۆرد سی دادەگرین ئەومان کەت کرد ها بینیتان ئەوەمان کەت و پەت و مەت کرد بەڵام سەوتەکەشی لەگەر چلێ کرد کەت کرد دەتوانین ئەمە فڕە بدەین بۆ شای دروست دەکات کۆنتڕۆل زێد دابگرینەوە لە حاڵەتێک کە لە مونتاژەدا برێن پێویست بەو خشەخشەی دەبی پێویست بەوەی کە سەوتەکە بمینێتەوە بە سوورەکەی فڕە بدەیت ئەوە چ دەکەی کۆنتڕۆل زێد لێ دەی ئەو جارەکە کردە ڕازۆر سی لە سەرکی بۆرد ئاڵتی لەگەردا بگرە ببورن ئاڵتی لەگەردا بگرە ئەها بینیتان ئەو جارە کەتەکە لە چێندێرە کلیکت کرد بەس ئەوی کەت دەکە ها بینیتان سەوتەکەی کەت نەکرد بەس سوورەکەی کەت کرد بەم شێوەیە ئەم سوورەی کەت کرد بزانین ئەوە لە چی ڕاتیە ئەو پێشکەیە ئەمە لە چ کلیپێک لەو کلیپانەیە لەسەرکی بۆرگوتمان ئف دادەگرین ڕاستەخۆ پێ دەرێ ئەمە ئیچەیە ئەمە لەو کلیپی ڕاتیە جا بەڕێزان دەتوانی ڤیددیۆیەک ببڕی لەو شوێنەی کە تۆ دەتەوێ شوێنی ئەو براوەی ئێرەکە کردمان بگرێتەوە بڵێن ئەمەمان دەوێ ئەم ڤیددیۆیە بێنین ڕایکێشین تۆزێک گەورەترا بەس دەتوانی ئەوەندەی کە پێویست پێیتی دووبارە بیبڕیتەوە ئەمە دلیتکەی و ئەمە بیخەیتە شوێنی براوەکە و بۆم زۆرە سەوتەکە ماوە ئینسێرتێکی نوێمان دەبێ
با سیرکەین تۆزێک سووتی کەم بکەین ئەمە ئینسێرتێکی بوو هەروەها ڕێگایەکی تر هەیە ئەویش بە ریپلیسینگ بزانین چۆنی دەبێ بە کۆنتڕۆزە لێ بدەین بگەڕێنەوە سەرەتای مۆزوعەکە جا بەڕێزان وانەی ئەمڕۆمان زۆر بە کەیف و بە جۆش و بە خۆشە یعنی شتی نوێ تێدایە ئێستا برێن دووبارە بمانەوە کەت بکەینەوە بەو شێوەیە ڕامان کێشا بەس ئێستا ڕازۆردا بگرینەوە ئاڵتی لەگەدا بگرا بەس ئەم پارچە ئەو پارچەیەمانە بە ئۆکا سەوتەکە بمینێتەوە ڕێگایەکی زۆر ئاسانتر و خۆشترێ ئێستا بمانە ئێستا ئەو پارچەی کە ئێمە بڕیمان ئەم پێشکەیە بە شێوەی 3D گرافیک پیشانیدا کە چۆن خوێنی ئینسان دەمژێ ئەگەر بمانێ ئەو غوڕغوڕە هەبێتن بەس لەگەر شتێکی تر شوێنە بگرینەوە بۆ نمونە ئەو کلیپە ئێستا بیبینە شوێنەیە کە پێشکەکە دەنیشەیان ئەو منداڵە بمانێ ئەم ڤیددیوە بێتە شوێنی ئەو پێشکەیە زۆر ئاسانە دەچینە کلیش لە ڕاست دەکەین لەوێنەر دەچینە ریپلیس فڕۆم سۆرس مۆنیتەر لێ دەین بەبێ ئەوەی هیچ درەجینگ و ڕاکێشان و بینەوە بەردەی بکەین بەم شێوێ بینیتان یەکسەر شوێنی کلیپەکە گۆڕا بووە ئەو ڤیددیۆی سۆرس مۆنیتەر بەس لە سەرەتای ئەو ڤیددیۆی وەرگرتەوە لە سەرەتای ئەو کلیپەی وەرگرتەوە هەروەها جۆرێکی ترمان هەیە ئێستا بمانەوێ ئەو شوێنەکە تایملاینەکەی لێ تایملاین پلەیەرکەی لێە دووبارە ڕیپلیز لێ دەدەینەوە دەچینە سۆرس مۆنیتەر ماچ فرەیمی لێ دەین ماچ فرەیم بینیتان یەکسەر ئەو فرەیمە لێرە هەیە ئەوی لە بۆ دانای با پلی بکەین بینیتان دەتوانین ماچ فرەیمەش کەشدا بنین بە ئەمە دووبارەکەت کەینەوە ئاڵتی لەگەداگرین سەوتەکە هەر بمینێ ئەمە دیسان ریپلیز لێ بدەین با بڕۆین بزانین لە کوێن دەرێ یا لە ڤیددیۆیەکی تر دەتوانی لە هەر ڤیددیۆیەک بی دەتوانی ئێستا بۆ نمونە ئەم دکتۆرەی دابنین ئەوجا ریپلیز لێ بدەین ریپلیس فڕۆم بین ئەوەمان تهدید کردیە ئەلێرە فڕۆم بینی لێ بدەین یەکسەر ئەو لە هەڵدەگری دادەنێتن بەڵام ماچەکەی نییە بەو شێوەیە ئەروەکو بینیتان لە سەرەتای ڤیددیۆیەکە وەریگرتی و لەوێن دەرێ ریپلیسی کردوتەوە یان ریپلیسیکەی بە ڤیددیۆیەکی تر لە ناو بینی لەر شوێنێک کە تۆ حەزت لێیتی بە ئەویت لێرەی دابنین ریپلیس فڕۆم بین یەکسەر دەبتە هیتلەر میمە تو کەتەکەی خۆت بکە و بەو شوێ دەتوانی ریپلیسی بکەی هەروەها دەشتوانی لێرە ریپلیز لە سۆرس مۆنیتەر بکەی ئەسێ فڕۆم سۆرس مۆنیتەر ماچ فرەیمی دابگری بەو شێوەیە یەکسەر دەچێتە شوێنی ئەمە ریپلیس بوو زۆر بەکارە شتێکی زۆر بەسوودە لە کاتی مونتاژدا ئیشتان پێ دەبێ دڵنیابن لەمە جا بەڕێزانە ئەو بەڕێزێکە باسم کرد بەردەوام هۆگری بەرنامەی فێرکارم بوورم بە هۆگری بەرنامەکانی مونتاژ بووم وەڵاوەی لە هات سەبرا شارزای پەیداکرد لە پاش دەوام و یان لە ماڵی هەوڵدێدا خۆی فێرە بەرنامەکانی ئەدۆ پریمێر و ئانە بکە وڵا لە کۆتاییەکەی فراغێکە بوو لە شەریکە ئەوت هیچ کە من چایاتی ناکەم ئێستا تا ڕادەیەکی باش دەتوانم بەرنامە ئەدۆ پریمێر بەکاربێنم کوڕێکی عەزیز و خۆشەویستیش بوو بۆیە کۆمپیوتەرێکیاندا بەردەستی هێواش فێر بوو لە چایەتیەوە ئێستا یەکێکە لەو کەسانەی کە لە بواری نازم مستەڵەحێکی گرافیکی هەیە ئەو کەسانەی کە پرۆمۆی حازر دەکەن لە بۆ بەرنامەکان پرۆمۆ مۆنتاژ و ئەوانە هەڵبژاردننی کەتی گونجاو و لە قەتاتی گونجاو بۆ دروستکردنی ڕێکلامی پرۆگرام و ئەوانە هەر زۆر شارەزای اختصاسی لە بوارێ بگرتێ برێن بۆ نمونە بەرنمەیەکێ لە زمانی چ لە قتەیەک جەزابە و باش و ڕێکە کورتە ڕێکلامێکی باش لەسەر ئەم بەرنامە دروست دەکات جگە لەوەی بەرنمەکەش بەخۆی مونتاژ دەکەوە جگە لەوەش ئێستا بەخۆی بوتە مخریجی بەرنمەکەش وە جگە لەوەش لە کاتی دەرچوون لە وەرگرتنی لەقتەکانی ئەو بەرنمەیە بەشدارە لە یەکێک لە کەناڵە فەزاییەکانی کوردستان کار دەکاتن و دڵنیام لە 15 وەرەقەش کەمتر وەرناگرێتن ئەگە بەسەرەوەش نەبێ زۆر چاکە بەڕێزان خۆشەویستان توڵێکی ترمان هەیە کە دەتوانین لێرە ئیسیفادەی لێ بکەین ئێستا بۆ نمونە ئەم ڤیددیۆ بزانین چیە ئەم منداڵە برێن دەستی خۆی دەخورێنی ئەم تووڵەمان هەیە پێی دەگوترێتن سلیپ تۆڵ لەسەر کیبۆرد وایدا دەگری ئیشمە چییە ئەم کلیپە خۆی لە خۆیدا ئێفەکەدا بگرین ئەم کلیپە بەشێکی بچووکە لە کلیپێکی گەورەتر وەرگیراوە
جا لە ڕێگەی ئەم سلیپ توڵە سەرەتا و کۆتایی و زۆر شتی ئەم ڤیددیوە دەتوانین ببینی بۆ نمونە ئێستا ئێمە بمانەوێ بزانین لە بیداەتەکەی لایچەپ چ هەیە بەو شێوێ دەیڕوێنی بینیتە ڤیددیوەکە گۆڕانکاری بەسەرداهات گۆڕانکاری بەسەرداهات ئەمە ئەلێرە هێنایەوە پاشتر هێنایەوە پاشتر کاتێکە تۆ بۆ لای دەستا ڕاست ڕای دەچێشی دەیهێنێتەوە پاژیانی هەری دەکاتەوە تەماشاکەن تاو کلیپەکە گۆڕە ئێستا هێشتا بمانەوە زیاتر ئەو جارە بۆ لای ئەو لایە بڕۆین بەعکس دێوە بۆ لای دەستە چەپ پاری دەدەین بەو شێوەیە هێدی ڕای کێشە بینیتان هەر لە شوێنی خۆیتی ینی مەسافەکە هەر شوێنی خۆیتی بەس لە ناو خۆیدا چون چێەوە لە ڤیددیوەیەکی گەورەتر وەرگیرا لای ڕاست و لای چەپ لۆ بە دەین و دەباتن چەند دەویست ئەوێندەرێ دادنێ یان ئێستا بەو شێوێ زیاتر بڕۆیم زانین چەند دەرمان بەدل دەبی بەو شێوێ کلیپەکە گۆڕانکاری بەسەر داهات هەروەها بۆ ئەمەشیان تەمەشای ئەمەکە هەر ئەو ڤیددیوەیەکی با بچنە سەر ڤیددیوەیەکی نوێ ئەمە ئەو دکتۆرە برێن دیسان لەوەش دەتانی ڕاکێشانی لای چەپ و لای ڕاست بکەین لە ناوەخنی ئەم ڤیددیوە چیە بێتن لە پێش دەستە ڕاست یان دەستە چەپ هەمووت لە بۆ نیشان دەدا دەتوانی مەشەلەکان بگۆڕی بەم شێوەیە تەمەشاکەن ئەو ڤیددیوە گۆڕانکاری بەسەرداهات با ڤیددیوەیەکی بچووک تەمەشاکەین بۆ نمونە تاواکو گۆڕانکاریەکەی هەست پێ بکەین ئەمە بای ئەمە ڕابچێشین بۆ لای ئەولە بۆ لای ئەم لایە بزانین گۆڕانکاریەکە چییە گۆڕایە بتێشتشکە یان ئەمە بە کەیفی خۆت دەتوانی پاش و پێشی ڤیددیوەکەی پێبینی هەروەها ئەگەر کەوتمان ئەو شتسەمە گوچکۆکە یانیشتان ئایکۆنشکەمە سلای تۆڵیشەیە ئەو چییە ئەویان تۆزێک معقەدە زۆریش ئیشمان پێ نابێتن بەس بەحر بیزانین باشترە لەوەی کە بە کۆلەواری بەناو بەرنامەکان کەوین ئەم ڤیددیوە بمانەوێ هەڵگرین بیهێنینە ئەم لایە ئەوەی قوت دەکا لە پشتە خۆی ڤیددیوەکەی خۆی زیاد دەکە یعنی ئەو ڤیددیوەمە هیچ مشکلەی نییە بەس دەمانێت ئەوە هەندێک زیاد بی ئەوەش هەندێک کەم ببتەوە بۆیە بەم سلایت توڵە ئەمە بگرا بی بە چەند زیاد بیتن ئەوەی پشتەوە دەستە چەپ بینیتان ئەوەی درێژ کرد ئەوەی کورت کرد لە عمری وی درێژ کرد لە عمری وی کورت کردو بە خۆشی هیچ مشکلەی نییە عکسی کۆ بە هەمان شێوە لە عمری وی کورت کرد لە عمری وی درێژی کردو ئەمەش تەلاعوبێکی ترە کە لە بەرنامەی ئەدۆ پریمێردا هەیە بەڕاستی بەرنمەیەکی زۆر شاز و خۆشە بە هەزارەها ڕێگای کەت و بڕین هەزارهاژنا یەکجارواژنا بەس برێن بە سەدەها پەنجایەها دێها ڕێگای هەیە بۆ کەت و بڕین و مونتاژ و ئەوانە زۆر بە چێژ و بە تامە ئەو بەرنمەیە جا بەڕێزان ئەلێرە چیمان هێت کاتێککە تۆ ڕاوەستە بادا بنین ئێستا برین ئێمە چەند سۆرسێکمان هەیە لە ڤیددیۆ لەوانە دەتوانین ئەلێرە قفڵمان هەیە ئەمە ئێستامە ئەمە ئەو ڤیددیۆیە برنجاروێ ئیشت پێنیە یان لە کاتی منتاژە دووزار پێویست بۆ دەکا کە تۆ ڤیزیبڵی ئینڤیزیبڵیکەی ئەمە ونکەی لە شوێنی خۆی هەبێ بەس دیار نەبێ پیشان نەداتن کە ئەم چاوەدا دەگری ڤیددیوەکە لە شوێنی خۆی هەیە بەس نائاکتیڤی دەکا و یەکسەر دێ ڤیددیۆی خوارە خۆی پیشان دەداتن ئەگەر چاوەکە بکەینەوە ئەویش دووبارە دێتەوە زۆر جار ئیشم پێ بووە زۆر کاریگەرەوە ئیشت پێدەبی لە کاتی ڕەخستنی سەوت لەگە سوورە لە کاتی ڕێخستنی تێکست لە زۆر شتکە بەم شێوەیە لای دەبی بینیتان ئەم سۆرسەش لا ببین ئەمەمان لابر ئەوشمان لابر هاتەوە سەر ئەمە ئەو هیتلێرەیە ئەویش لا بین دەبتە فەیدی ڕەش ئەگەر ڕێندەریش بکەی ئەوانت لە بیرچوی بکەیتەوە ئەوانەت هیچ پیشان ناداتن هەروە ڕێگەی چتر هەیە ئەمە ئەو تراکەی بە کاملی وندەکە ئەمە ئەو تراکەی بە کاملی وندەکە بینیتان ئێستا ئەو تراکە تەماشاکەن هیچ نەمایە یەکسرێتە سەر تراچی دووەم کە کرایتەوە ئەویش لا بینێن بتە فەیدی ڕەش بەس ئەگەر بتەوی یەک ڤیددیۆی ئینێبڵکەی یەک ڤیددیۆی بزرکەی برێن ئەوە هەر هەبێتن یان ئەلێرە بازیاتر دیاربی ئەو ڤیددیۆی بزرکەین ببێ ئەوی ئۆتراکەی لا بین دەینە سەر کریچ لای ڕاست ئینێبڵی لێت دەین یەکسەر ئەمە کە ڕەش بوو ئەمە ئەوستا و سوڕێ ئەمە ڤیددیۆی سەرێ بە ئەویش لا بین بینیتان یەکسەر ئەمە ئینەیبڵ بوو ئەگە دووبارە بیگەڕینەوە ئەنەیبڵی لێت دەین دووبارە دێتەوە ئەم ڤیددیۆیە باک دێتەوە ئەمە ئینەیبڵکەین
بە تەنها ئەو لێ بدە ڕۆی هاتە سەر ئەم ڤیددیۆی خوارەوە وەڕەنجشی دەگۆڕێ و ناتۆق دەبێ هەروە کاتێک کەرەتەوێ گۆڕانکاری لە یەک تراکدا بە هیچ شێوێ ڕوونەدا ئەوە قفلی بدە قفلی ودا چەندی بینی بیبێ ئەم لای پێ بکەی هیچ لە مەسەلەکان ناگۆڕێ قفل درایە والله عالم ڕەشی ژنابتەوە بەرەولا ڕەش دەبتەوە سەوتەکە چکە سەوتەکە قفل نەدرایە با سەوتەکەش قفل دەین بەو شێوەیە هەر هیچ گۆڕانکاریە ڕوونادا چکە ئێستا هەم سەوت ئەم سوورە قفل درایە و نەدلیت دەبینە هیچ یعنی کەتگوتت قفل درایە تا کلیلەکەی نەکێوە هیچیت پێ ناکرێت کلیلەکەی بکەوە ڕەنجشی دەگۆڕێت نەمێتە زەرباتە نازانوەکو تۆڕی پەتاتەی لێدێ جا ئەمە کۆمەڵێک کێشتی بە ئیسیفادە و بە سوودەکە لە بەرنامەی ئەدۆ پریمێردا هەیە بەڕاستی بەرنمەیەکی شازە خۆشەویستان هەروە ڤێرژنی 2020 شم پەیدا کرد کەمێک مشکلەی هەیە ڤێرژنێکی زۆر خۆش و کارایە کۆمەڵی گۆڕانکاری تازە و وردەکاری تازەی تێدایە هیوادارم ئێوەش پەیدای بکەن زۆر خۆشە بۆ منتاشکردن مرونەتی زۆرە و هەروە کەمترین ئیرەڕێکشم دیتە تا ئێستا ئیرەڕی نەداوە هەتا ئێستا هیچ مشکیلەم نییە ئەو سیستەم ئێشی و فاوندەی هەیە ئەوی ژیزنی مشکلێک کارشاشەیە بەخۆی هەیەی گەنەتاوە کوێستای کێشەم لە 2020ەکەی نییە دوهەمین ڤێژنی ئەدۆ پریمێرەکە ئێستا من ئیشی پێدەکەم لێرە جا بەڕێزان خۆشەویستان بەم جۆرە دەینە کۆتایی وانەی ئەمڕۆمان هیواداری وانەکانی ئێمە ڕۆژ بەڕۆژ ئاستی ئێوە لە ئەدۆ پریمێردا بەرز بکاتەوە و سەبسکرایب و لایک و کۆمنت هەرچی دەکەن بکەن دەستان خۆش بیتی کەناڵی خۆتانە بەس ئاگری تێبەرمەدەن ریپۆرتی لێمەدەن بە هەروچی خۆی بیتن جا بەڕێزان بەم شێواتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا بەرنامێکی تر خواتان دەست بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ